بکشتنه افغانات خواستن بچین انجامه یعنی ترور سر کردستان دو ماشینین کشتاری دکن قتلیام ماشینین خواستن وسا بچین انجامه سیاستی کرکنه وسا سر کردستان سرور بکن به گله کرد ناقده اویان 9 سال کرد بکشنه همه زندان وان ها کرد دانه 10,000 حوالی من ها زندان دیا سروپی من زندان ده دبن تجدید که گران دیا دبن اشکنجه پیسکولوژیک دای اما برخواه بدن حیات داوی ام کشید جیب کردن به دهان قط چونه ما تجربه کنن اوانا با حقیقتا این فهم نکنن سڵاوتان لێ بێ بەڕێزان هەم کاتتان باش بارمەتی هاوکارانم هەوڵەکان ئەمڕۆ چوارشەممە 27 دیسەمبەری 2023تان پێشکەشەکەین بیسەربان بن. فڕۆکەیەکی بێفڕۆکەوان شوێنێکی لە نزیک گوندی توتە قەڵەی بناری خاڵخاڵان لە سنووری شارەدەی ئاخجەلەر بردومان کردووە. تا ئێستا زەرەر و زیانەکان نازاندرێت تا چەند خولەکێک پێش ئێستا باس لەوە دەکرا کە فڕۆکەکەی هێشتا بەسەر ئاسمانی ناوچەکە سوراوەتەوانێت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ ڕۆژنامەوان ئاراس گفتوگۆی زیاتر دەکەین کە ئاگارا سڵاوت لەبێ بەیانیت باش پێمان بڵێ دوا زانیاری لەبارەی ئەو فڕۆکەی کە لە چەمچەماڵ سوراوەتەوە چییە هیچ زەرەر و زیانێکی هەیە چونکە فڕۆکەکەش دیار نەبوو کە هیچوێ ئەڵێن فڕۆکەی بێفڕۆکەوانە. بەڵێ سڵاو لێ و لە گوێگرانیش دیارە سەر لە بەیانی ئەمڕۆ فڕۆکەیەکی بێفڕۆکەوان لە گوندی توتەقەل هێرشی درۆنی ئەنجام داوە بە پێی ئەو زانێرانی کە تاوەکو ئێستا لە سەرچاوەکانی ڕۆژنامە نووسان لە ناوچەی چەمچەماڵ ئەوەوە هیچ زانیاریەک نییە لەسەرەوەی کە ئایا کوژراو هەیە برینار هەیە هیچ زانیاریەک نییە بەڵام بە پێیەوەی کە لە ماوەی ڕابردووداوە بەردەوام دەوڵەتی داگیرکەری تورکیا بردومانی تەواوی خاکی هەرێمی کوردستان و عێراقی کردووە گومانێکی زۆر هەیە کە ئەو فڕۆکە بێفڕۆکەوانە فڕۆکەی دەوڵەتی داگیرکەری تورک بێ و هەمیشە هاوڵاتیانی مەدەنی لەو سنوورە دەکاتە ئامانج بە ناوی بوونی هێزەکانی گەریلاوە بەڵام هەمیشە دەستگا ئەمنیەکانی ئەو سنوورە جەختیان لەوە کردوتەوە کە جگە لە هاوڵاتیان مەدەنی هیچ هێزێک لەو سنوورە نەبووە هیچ هێزێکی لێ نییە بەڵام هەمیشە دەوڵەتی داگیرکەری تورکیا بیان و ئەدا بە و کارانەی کەیکا بۆیە گومان دەکرێت کە ئەو فڕۆکەی دەوڵەتی داگیرکەری تورک بێ تا ئێستاش بەپێی زانیاریەکان وەکو بەڕێز داماژە پێدا فڕۆکەکان یاخود فڕۆکەی بێفڕۆکەوان بەسەر ناوچەکە دەسوڕێتەوە هێزانیەکانی ئەو سنوورش لە لێکۆڵینەوەن تا ئێستا هیچ ڕاگەندراوێکیان لەو بارەوە نەداوە. باشە باسەوە دەکرێت ئەو گوندە ژیانی تیان نیە مەبەستم لە ڕووی هاوڵاتیانەوەیە کە چۆڵ کراوە بە هەر هۆکارێک بێ گومانەکرێت چی بردومان کرابێ لەو گوندەیە کە کەسی تیان نیە. زۆر کات ئەو گوندانەی کە چۆڵەکرێن بەهۆی ئەوەی کە ئێستا وەرزی چاندنی گەنمە زۆرێک لە جووتیارانی ئەو سنوورە دەچنە سەرگەڵ کێڵگەکانی خۆیان بۆ چاندنی دەغڵودان بۆ وەرزی نوێ گومانەکرێت کە هاوڵاتیانی مەدەنی یاخود جووتیارانی کرد بێتە ئامانج. باشە جگە لەم بردومانەی ئەمڕۆ کاگاراس بۆ خۆ دەزانی کە ئێوارەی دوێنێش بە هەمان شێوە قەندیل بردومان کرابوو بەڵام تام خولەکە هیچ زانیارێک لەبارەی زەرەر و زیانەکانەوە بەدەست ڕادوی دەنگی گەل نەگەشتووە بە فرسەتی زانم کە لە جەنابەت بزانم کە بە دواتە چۆنت کردبێ هیچ دەست کەوتووە لەو بارەوە. لە دوای ئەو شکستەی کە دەوڵەتی داگیرکەری تورکیا تووشی و لەسەر دەستی گەریلاکانی ئازادیکە بەپێی ڕاگەندراوەکانی هەپەگا زیاتر لە 100 سەربازی دەوڵەتی داگیرکەری تورکیا لە هەرێمەکانی زاپ و ئامێدی و لە ناوچەکانی شەمزینان
لە ناو براون ئەمە شکستێکی گەورەیە بۆ دەوڵەت داگیرکەرە بۆیە دەستی کردۆ بە بردومانی هەڕەمەکی نەک لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستانیش ئەوەی کە هەبێ بەردەوام بردومانی بناری قەندیل و ناوچەکانی بادینان و دووهۆک دەکە بەڵام تاوەکو ئێستا لەوێش بە هەمان شێوە هیچ زیانێک یاخود هیچ زانیاریەک نیە لەبەرەوەی کە زەرەر و زیانەکانی هەبووە نەبوو بەڵام گومانەکرێ هیچ زەرەر و زیانێکی نەبوو بێت. دنیاک سوپاس بۆ زانێرەکانت ڕۆژنامەوان ئاراس لە باشوورە لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتانە بێت. سپاس بۆیەوەش خۆش بوویەوە. دەوڵەتی تورکیا لە ماوەی 48 کاتژمێردا 44 شوێنی بردومان کردووە کە لە ناویاندا سەنتەری خزمەتگوزاری و دامەزراوە بازرگانەکان و بازگەکانی پشکنین هەبوون. لە هێرشەکانی سەرکۆبانێ قامیشلۆ 8 هاوڵاتی شەید بوون و دان کەسیش بریندار بوون هەروازیانێکی زۆری مادیش هەبووە. دەوڵەتی تورکیا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر باکوور ڕۆژهەڵاتی سووریا لەو هێرشەی کە 48 کاتژمێرەکانی شاری قامیشلۆی سەر بە کانتۆنی سزرێ لە کۆبانێ 8 هاوڵاتی باسەوە دەکرێت کە شەهید بوون و 2 هاوڵاتیش بریندار بوون. بەرەبەیانی 25 ئەم مانگە بردومانەکان لە کۆبانەوە دەستی پەکرد پاشان بۆ قامیشلۆ لە درنگانێکی شەوی هەمان ڕۆژدا بردومانەکە وەستاوە بەڵام دەوڵەتی تورکیا لە پاشنەوە ڕۆی دوێنێ و جارێکی دیکە دەستی بە بردومان کردوەوە لە یەکەم ڕۆژ هێرشەکەدا 22 شوێن و ناوەندی استراتیژی و خزمەتگوزاری و بازرگانی بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کردو و لە ڕۆژی دومیشدا دەیان خاڵی پشکنین لە نێوان 22 ناوەندی خزمەتگوزاری بردومان کردووە بە کۆی گشتی بە پێی دوایین زانیاری کە ڕاگەنراوە بە ڕادیۆی دەنگی گەل لە ماوەی 48 کاتژمێردا 44 شوێنی بردومان کراوە کە لە ناویاندا سەنتەری خزمەتگوزاری و دامەزراوە و بازرگانەکان و بازگەی پشکنین هەبووە. لە شاری قامیشلۆی ڕۆژاوی کوردستان تەرمی 8 شەهیدەکەی بردومانەکەی دەوڵەتی تورک لە مەراسیمێکی شکۆداردا بەوتنەوەی دروشمی تۆڵەسەنەوە و پەیمانی بەهێزکردن بەرخۆدان بە بەشداری هەزاران کەس بە خاک سپێردرا. لە ناوچە و هەرە بە جیاوازەکانی کانتۆنی جزیرە هەزاران کەس لە ئەندام و بەڕێوەبەرانی ڕێکخراوە جیاوازەکان و کۆنگرەی ستار و کۆنگرەی ئیسلامی دیموکرات و پارتە سیاسیەکان بەشداری مەراسیمەکە بوون. لە شاری سلێمانیش دوێنێ مەراسیمێکی شکۆدار بۆ شەید هەڵمەت شاهین ئەنجام درا کە لە ئۆپراسیۆنێکی هەپەکە بۆ سەربارەگاکانی دەوڵەتی تورکی داگیرکرد شەید بوون تێدا بەڵێنی درێژەدان بە ڕێبازی شەیدان دووپات کرایەوە. تاکوور زەردەشتی باوکی شەید هەڵمەت کە پێشتر لەلایەن پارتی دیموکراتی کوردستانێکێک بوو لە گیراوانی بادینان تاکوور زەردەشتی لە مەراسیمەکەدا باسی لەوە کرد کاوی کوڕی بەڕۆحەتێکی گەورە وەکو پەپولەیەک باوشی بۆ پاراستنی گەلەکەی کردە و سەربەرزن پێی و لەسەر ڕێگەکەی بەردەوام دەبن. هاوکاتە ڕەحسێن هاوسەرۆکی گشتی تەفگەری ئازادیش هەر لە مەراسیمەکە گوتی خەباتێک کە هەریەک لە شەهیدان ڤیانجاف دیارغەریب و کاوە گیانی خۆیان بۆ بەخشی ئەمڕۆ ڕوونتر و گەشاوەتر بۆ و گەلەی خاوەنی ئەم شەهیدانە بێ هەرگیز ناکەوێت. لە عشیرەتی تاکۆرین ئەو عشیرەتەی کە کۆمەڵکوش کراوە لە کاتی کۆمەڵکوژی دۆڵی زیلان بەر کۆمەڵکوژی کەوتون بنەماڵە من بە قارەمانیەکی گەورە سەرهەڵدان و بەرخودانیان کردووە لە مێژوو ئەم ناوە مرد نەما قارەمانانیان نەمان کەوا بە ڕۆحیەتێکی عەزیم بە جوانیەکی زۆر بە ورە و مۆڕاڵێکی بەرز بە ئەشقەوە وەکو پەپولەیەکی عاشق و شەیدای ئاگر هەمبێزی بوو بەرخۆدان و تێکۆشان و پاراستنی گەلەکەی کردەوە. ئەو گەلەی کە لە دۆخێکدایە لە وەزعێکدایە لە ڕۆژێکدایە وەکو خۆی دەڵێت وەکو خۆی باسەکات وەکو شعرەکەی کە گوێمان لێگر لە کاغەز دەخۆین بە حقیقت من وەسیەتنامەی شەهید نوری دێرسمی لام زیندۆ بوو کە کاوە لە ڕۆحیەتێکی وادا گەورە بوو
کاوە بە وەسیەتنامەی شەهید نووری دەرسمی گەورە بوو بەو ڕۆحیەتەوە گەورە لە عەشیرەتی تاکۆرین ئەو عەشیرەتەی کە کۆمەڵکوژ کراوە لە کاتی کۆمەڵکوژی دۆڵی زیلان بەر کۆمەڵکوژی کەوتوون بنەماڵە من بە قارەمانیەکی گەورە سەرهەڵدان و بەرخودانیان کردووە لە مێژوو ئەم ناوە مرد نەما قارەمانانیان نەمان کەوە بە ڕۆحیەتێکی عەزیم بە جوانیەکی زۆر بە ورە و مۆڕاڵێکی بەرز بە عەشقەوە وەکو پەپولەیەکی عاشق و شەیدای ئاگر هەمبێزی بوو بەرخودان و تێکۆشان و پاراستنی گەلەکەی کردەوە ئەو گەلەی کە لە دۆخێکدایە لە وەزعێکدایە لە ڕۆژێکدایە وەکو خۆی دەڵێت وەکو خۆی باسەکات وەکو شعرەکەی کە گوێمان لێگر لە کاغەز دەخۆین بە حەقیقەت من وەسیەتنامەی شەهید نووری دەرسمی لام زیندۆ بوو کە کاوە لە ڕۆحیەتێکی وادا گەورە بوو کاوە بە وەسیەتنامەی شەهید نووری دەرسمی گەورە بوو بەو ڕۆحیەتەوە گەورە بوو. بەڕێزەکان کوردانی وڵات پارێزی چواربەشی کوردستان یەک بە یەکتان بە خێراتنەکەین بۆ ئەم مەراسیمە ناڵین بۆ پرسە هەڵبەتە لێرە ئێمە پرسە ناگێڕین لێرە یادی تێکۆشەرێک و هەواڵەکانی بەرزڕادەگرین هێڵێک کە شەهید دکتۆر سیروان بۆی کێشاین لە باشووری کوردستان هەواڵ دیار غەریب هەواڵ هەڵمەت درێژەی پێدا هەواڵ ڤیان تێکۆشانی بۆ کرد نمونونەکانی وەکو کانی دەنیز و ڕۆهەیڤ و بەرفین و دەلال ئامەد خەباتیان تێدا کرد و ڕۆحی خۆیان بەخشی ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ چرای دەستیان ڕووناکتر ڕێگایان ڕۆشنتر هێڵەکەیان بەرفراوانتر دەبێتەوە هەواڵ کاوە ناسراو بە هەواڵ هەڵمەت شاهین وەکو خۆی لە وتارەکەی ئاماژەی پێکرد کە هەمومان گوێمان لێبوو کاریگەرە بێ بە کەسایەتی هەواڵ هەڵمەت دیار غەریب وەنە پاش ناوی هەواڵ هەڵمەت لە خۆی دەنێ لێرە ئێمە لە حزوری دایک و باوکی سێ هەڵمەتین کە لە ماوەی 4-5 ساڵدا شەهید بوون. وانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلانیش لە 31مین ڕۆژدا بەردەوامە لە درێژەی کار و چالەکیەکان بۆ ئازادی جێ ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 31مین ڕۆژدا بەردەوامە و زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە چالەکیەکە لە ڕۆژی 31میندا بەردەوامە مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکردووە بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. دەوڵەتی تورکیا بەردەوامە لە دواخستنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دوای 9 مانگ لە بڕیارەکەی دادگای پاریس لە دژی دەوڵەتی تورک سەبارەت بە نایاساییبوونی هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جیهان و ئەنقەرە جێبەجێکردنی بڕیارەکە و دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دوادەخات. ئێستاش پرسی بڕی ئەو سزای بەسەریدا سەرپێنراوەکو کارتی فشار دژی عێراق بەکاردێنرێ علی شەدات ئەندامی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق دەڵێ ئێستا تورکیا بانخەست نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جیهانەوە هەناردە دەکات چونکە دەیەوێت عێراق دەستبەرداری ئەو بڕقەرە بووە دارایە بێ کە دادگای پاریس بەسەریدا سەپاندێتی عێراقیش ئەمەی ڕەت کردوتەوە و ناتوانێت دەستبەرداری هیچ بڕەپارێکی مافی خۆی بە. واڕۆنی کردوتەوە کە بەردەوامی تورکیا لە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جیهانەوە پاڵ بە حکوومەتی عێراقەوە دەنێ بۆ گرتنەبەری بڕیار و ڕێوشوێنی دیکە چونکە چیتر تەحمل ناکرێت زیان بە ئابووری عێراق بکەوێت بە تابەتی ڕاگررتنی ئەم هەناردەی نەوتە کاریگەری زۆری لەسەر عێراق هەبووە. بایکۆتی بابوسانی مەلاکوانە بێش 100 ڕۆژی تێپەڕاندووە 80 وەڵامی داواکارەکان نەدراوەوە و ئەوانیش لە بایکۆتی ناوەندەکانی خوێندن بەرداوامن مامۆسایان دەڵێن دەسەڵاتی هەرێم مافی هەمووی خواردووە وەکو حود وایە وەکو مامۆسایان دەڵێن لە سزادانی میلەتدا دەستی خستۆتە قۆرگی مامۆسان و فەرمانبەران و خوێندکارانەوە. مامۆستایان بە فەرمانبەران حەقی هەمووی خواردووە ینی قوتی هەمووی خواردووە وەک حود وایە تێر ناخوا نازانم هۆکەی چییە مافی چەند کەسی کوشتووە مافی تەلەبەی کوشتووە خوێنکاری کوشتووە ینی دەستی خستۆتە بینی فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان ینی حەقی یەق نایە بە مامۆستایان بە فەرمانبەران حەقی نایەوە بە خوێندن نازانم چاوەڕێی چی بکەیت لە کەسێکی نەخوێندەوار چاوەڕێی خوێندەوار حەقی خوێندەوار نایە
ئەوانیش نیان کردایە ینی وای لێتێ خوێندن ئەکرێ بە پارە واستەکەم ئەگەر ئاوا بێتە ینی چەند کەس هەیە فەقیرە مناڵی فەقیرمان زۆرە ناوێ بەو شێوەیە بێ ئەوانیش بایکۆتیان کردایە وەکو ئەماوانیش هەر نەیان بۆیە ئەگەر حکومت بێت یەک ڕۆژیش داواکردن یەک پێیان بەسە قسەیەکی کوردی هەیە ئەو کەسە ئەلفێکی بەسە بەس دیارەمانە حکومت نین دیارە ئەهلی حکومڕانی نین بەس ئەهلی دزی و جەردەن سلماندیان کە کوردایەتێکیشیان هەر بۆم دزی و جەردەیە بوو بۆ میلەت نەبووە خۆیان سلماندیان پێویست ناکە خەڵک پێی بێتاقەت بم قسەیە حکومەتە دەرگای قوتابخانەکانی داخستووە ئێمەدامان نەخستووە ئێمە حەزەکەین ئێمە بووینە سەر شەقام وکو مامۆستا حەزەکەن دەرگای قوتابخانەکان بکرێتەوە پێمان ناخۆشە چونکە ئێمە ئەرکی خۆمان ئەبێت جێبەجێ بکەین بەس کاتێک کە حکومەت قوتابخانەکانی داخستووە ئێماڵین حکومەت شکات لێەکەین داواکەی مامۆستان جێبەجێ بکە با لە وەرزی دووەمە قوتابخانەکان بکرێتەوە ئێمە وڵاتێکی هەژار نین ئێمە وڵاتێک نین بە خێر و سەدەقەی ئەم و ئەو بژین هەر هەمومان مافی خۆمانەکەن لە سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەمووی بەشدار بێت باشە حکومەت پارەی نییە ڕاستەکە بۆ میلەت پارەی نییە بەس بۆ مناڵەکانی خۆیان و بۆ کەیف و سەفای خۆیان و بۆ کچە مۆدێلەکان و بۆ کۆمپانیاکانی خۆیان بەڵێ پارەیان هەیە بەڵام بۆ میلەت نییانە باشە یعنی ئەوەی کە مامۆستا داوایە کات پارەی خەرجی یەک هەفتەی مناڵێکی مەسئولە لە بەندێنخانەی ناوەندی شاری سنە ڕژێمیێران سزای لە سێدارەدانی بەسەر بنکراوێکی کورد بەناوی محەممەد ڕەزا میهرەبان جێبەجێ کرد کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەستگیرکرا بوو بەرە بەیانی ئەمڕۆ لە بەندێنخانەی ناوەندی شاری سنە سزای لە سێدارەدانی محەممەد ڕەزا میهرەبان هاوڵاتی کوردی خەڵکی شاری قوڕوە جێبەجێکراوە و هاوڵاتیە پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەز لەلایەن هێزانمنیەکانی ڕژێمیێران و دەست بەسەرکراوە لە کاتێکدا بە پێواڵی میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی مانگە ڕابردوودا لە وڵاتی ئێران بە تۆمەتی جۆرا جۆر 122 زیینکراو لە سێدارەدراوە. برنامه یا تایبت داری زوزان چه دیگه؟